اجتماعی گروپ ژنانی گروپی 25 نوامبر بە خاتنی کەناڵەکانی ڕاگەاندن دەکەین هەڵبەتە پرسی ڕۆژئاوا پرسێکی گرنگە بۆیە ئێمە وەکو گروپەکە ئەم کۆنگرە ڕۆژمانە دەنووسین و پرسەکانی خۆمان لێرەدا دەخەینە ڕوو لە سێداداوە لە بێخاڵخان ئەندامی گروپی ژنانی 25 نوامبر دەکەین بفەرمێت بۆ خوێندنەوەی بەیاننامەکەی. لەژێر دروشمی ڕۆژئاوا سەر دەکەوێت وە گروپی ژنانی 25 نوامبر لە ڕێگەی کەناڵ و چاوی کامێرا ئەمڕۆ پشگیری و پشتیوانی خۆمان بۆ ڕۆژئاوای کوردستان ڕادەگەێنین وەک ئاگادارن ئەوە هەفتەیەکە شەڕ و وێرانکاری و داگیرکاری ڕووی کردوێتە ڕۆژئاوای کوردستان ڕۆژانە بەدەیان و سەدان خەڵکی بێتاوانی ئەو شارە شەهید دەکرێن و ئاوارە دەکرێن بە تایبەتی ژنان و منداڵان. بۆیە ئێمە وەکو گروپی 25 نۆڤەمبەر داوا لە سەرجەم خەڵکی کوردستان لایەنە سیاسیەکان ڕێکخراوەکان مەدەنی و حکومی و ناحکومیەکان کە بێنە سەرخەت پشتیوانی ئێمە بن تا بتوانین پێکەوە بە هەموومان بەدەستە جەمعی بتوانین هاوکاری و پشتیوانی خۆمان بۆ ڕۆژئاوای کوردستان دووپات بکەینەوانێ و هاوکاریەکانمان وەک لایەنی مادی و معنەوی بگەێنین بە ڕۆژئاوای کوردستان. ئەگە قەرار بێت حکومەتی هەرێم بێتە سەرخەت و بتوانێت چۆنەڵێ هاوکاری جەنگی یان هێزی پێشمەرگە بجوڵێنێت بچێتە ئەو بەرەیەوە ئێمەش وەکو ئەم گروپە ئەتوانین پشتیوانیان بکەین شەڵا ناشگاتە ئەو ڕادەیە ئاگر بەس دەبێت و لایەنەکانی ترش شەڵا بەشداری ئەکەن. ئێمە چۆن لە ڕابردوودا پێشەنگ بووین شاری سلێمانی پێشەنگ بووە لە گەیاندنی هاوکاری دایما دڵسۆزی خۆمان دەربڕیوە لێرەوە داوا لە سەرجەم خەڵکی کوردستانەکەین داوا لە سەرجەم لایەنەکان بەرپرسەکان حکومەتی هەرێمەکەین بێنە سەرخەت دەرگای سنوورەکان بکرێتەوانێ دەرگای گفتوگۆ بکرێتەوە تا چیتر خوێنی بێتاوانەکان ژن مناڵان نەڕژێت. ئێمە وەکو خۆمان بیرمان لە کەمپین کردوێتەوانێ بەڕاستی بەڵام چاوەڕێەکەین لەسەر و خۆمان ئەو بڕیارە بدرێ خۆتە زانی ئەم کردنەوەی کەمپین پێویستە ئێمە مۆڵەتی بۆ وەربگرین نابێ ڕاستەخۆ ئێمە دابنیشین کەمپینێک ڕابگەێنین. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان کێ بەرپرسە لەم وڵاتە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگەمان پێ بن تا ئێمە کەمپینەکە ڕابگەێنین. ئێمە تاکە گروپین و تاکە گروپێکی ژنانی کە هاتوونەتە سەرخەت بۆ پشگیریکردن لە ڕۆژئاوای کوردستان. ئێمە پەیوەندیمان بە نوێنەرانی ڕۆژئاوا کردووە لێرە لە شاری سلێمانی زۆر پێیان خۆشە بۆ کەمپینە و دڵسۆزانە و خەمخۆرانە هاتوونەتە پێشەوە. کەمپینەکەش ئینشاءڵڵا ئەمڕۆ دوای ئەوەی کە بەشداری ئەکەین لە خۆپیشاندان لەگەڵ دەستەی مامۆستایانی ناڕازی لەسەر نەدانی موچە ئەو بۆ ماوەی 3 مانگە خۆتان نەزانن موچە نەدراوە دوای ئەم کۆنگرە ڕۆژنامەنووسی ئێمە دەچین بۆ پشتیوانی ئەوان لە دوای ئەوە ئینشاءڵڵا بڕیارە دەین ئەگە سبینێ نەتوانین کەمپینەکە دانین بتوێن هەر لەم هەفتەی ئایندە کەمپینەکە ڕابگەین شوێن و مەکانەکەش ئینشاءڵڵا دیاریەکەین. تا ئێستا ئێمە ینی شتێکی وان نەبووە بێنە پێشەوە پشگیرینەوە بەڕاستی خەمساردی هەیە خۆتان نزانن ئێمە ئەم ژمنان ئەم گروپە چەکدارانە کە وڵاتی سووریا بە تایبەتی شارە کوردەکانیان داگیر کردووە مەترسیکی هەیە بۆ سەر وڵاتی ئێمەش خۆتان نزانن بمانەوە نەمانەوێت ئەوان لەلایەن دوژمنانی کورد و ئاڕاستەکراون لە ئێستادا سنوورەکان داخراون ئێمە سەرەتا پێش هەموو شتێ بێ داوا بکەین سنوورەکان بەڕوومان نابکرێتەوانێت تا بتوانین هاوکاریەکانمان مادی بێمەعنەوی بێت خۆتان نزانن بەرە وەرزی زستانە ڕۆین دنیا ساردا لەوێش مناڵ و ژن بە تایبەتی پشکێکی گەورن کە بەر ئەو جەنگە کەوتون پێویستیان بە قەمسەڵە و بەتانی و کەلوپەلی گەرمکردنەوە هەیە.